الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. براو خوشکانی مسلمانی بەڕێز و خۆشەویست، ئێمە لەسەر بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان بەردەوامین و ئەم جارە کۆتا ئاڵقەی تەوەری یەکەم پێشکەشی ئێوەی بەڕێز دەکەم کە لە کۆی بابەتەکە ئاڵقەی حەوتەمە و لە تەوەری یەکەم ئاڵقەی شەشەمە، قورئان کردنە پێوەر و تەرازووی گرنگیدان بە شتەکان. ئێمە کە دیارە ئەمە خاڵی کۆتاییە لە تەوەری باشتر تێگەیشتن لە ئیسلام، تێگەیشتن ڕاست و دروست بۆ ئیسلام، ئەوەی ئێمە قورئان بکەینە پێوەر و تەرازوو بۆ تێڕوانینمان بۆ شتەکان، هەڵسانگاندنمان بۆ شتەکان و ناسینی شتەکان بەگشتی. تەماشا بکەن. خوای پەروەردگار لە سوورەتی شوڕادا لە ئایەتی 17دا دەفەرمێ: الله الذي أنزل الكتاب بالحق والميزان وما يدريك لعل الساعة قريب. خوا ئەو زاتەیە کە کتێبی دابەزاندووە بە حەق، هەروەها تەرازووشی دابەزاندووە. تەرازووەکە شەل لە نێو کتێبەکەدایە. خوا کتێبی خۆی بە حەق دابەزاندووە، واتە بۆ چەسپاندنی حەق و بە شێوەیەکی حەق دایبەزاندووە و حەقیشی لە نێو خۆیەوە گرتووە، هەروەها تەرازووشی دابەزاندووە. تەرازووەکە شەل لە نێو قورئاندایە. لە سوورەتی الأنعامدا ئایەتی ژمارە 115 دەفەرمێ: وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته إنه هو السميع العليم. دەفرێن فەرمایشتی پەروەردگارت تەواوی کردووە لە ڕاستی و لە دادگەریدا. بۆچی دەفەرمێ فەرمایشتی پەروەردگار لە ڕاستی و دادگەریدا تەواوی کردووە؟ چونکە قسە دوو بەشە، یان حکمە یا هەواڵە. حکمەکانی خوا سوبحانە وتەعالا لە دادگەریدا تەواویان کردووە، لە لووتکەی دادگەریدان، و لە ڕووی هەواڵەکانیشەوە فەرمایشتی خوا ڕاستە. هیچ غەل و غەشی ناڕاستی تێکەڵ بە فەرمایشتی خوا نابێ. ئێمە ئەگەر قورئان بکەینە پێوەر و تەرازوو، مسلمانینە، برا خوشکانی مسلمان، زۆر یارمەتی دەرمان دەبێت بۆ ئەوە کە هەر شتە بە ئەندازەی قەبارە و گرنگی و بایەخی شایستەی خۆی تەماشای بکەین. بۆ؟ چونکە خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ کتێبی خۆم بە حەق دابەزاندووە و تەرازووشم دابەزاندووە، کە تەرازووەکەش لە نێو کتێبی خوادایە. هەروەها خوا دەفەرمێ فەرمایشتی من لە دادگەریدا و لە ڕاستیدا تەواوی کردووە، لە لووتکەدایە. بۆیە کتێبی خوا چەندە گرنگی بە هەر شتێک داوە، با تەماشای بکەین، ئێمەش ئەوەندە گرنگی پێ بدەین. جا من بە چەند نمونەیەک بێنمەوە. ئایا خوا سوبحانە وتەعالا چەندە گرنگی داوە بە ئیمان؟ زۆر. چەندە گرنگی داوە بە خواناسی؟ دوو لە سەرسەی قورئان لە مەکە دابەزیوە، هەمووی باسی خواناسیە، باسی ناو سیفەتەکانی خوایە، باسی حکمەتی خوا لە دروستکراوەکانیدا، باسی دروستکراوەکانی خوایە، باسی چاکە و نیعمەتەکانی خوایە، باسی مێژوو ژیانی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام و ڕووبەڕووبوونەوەیان لەگەڵ خەڵکە بێبڕوا و حکومڕانە دەسڕۆ و شمول هوڕەکانیاندا. هەموو باسی ئەوەیە. کەواتە پانتایشی زۆر لە قورئاندا تەرخان کرا بۆ باسی خوا سوبحانە وتەعالا و باسی سیفەتەکانی خوا، ناوەکانی خوا، چاکە و نیعمەتەکانی خوا و باسی حکمەتی خوا لە دروستکرانی مرۆڤ و ژیان و گەردووندا. هەروەها پانتایشی زۆر لە دوای خوا سوبحانە وتەعالا و ئیمان بەخوا و ناسینی خوا تەرخان کراوە بۆ باسی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام. دەتوانم بڵێم
نیوەی قورئان زیاتر بۆ بەسەرهاتی پێغەمبەران تەرخان کراوە. هەر لە ئادەمەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، حەوای هاوسەری سەلامی خوای لێبێ تێپەڕە بە نوح و پاشان ئیبراهیم و موسا و هەتا دەگاتەوە عیسا، ئەو پێنج پێغەمبەرە ناودارە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، و پێغەمبەرانی دیکە کە 25 ژیان بە پێغەمبەری خومان ناویان لە قورئاندا هاتووە، و هەموو پێغەمبەرێکە کە ناویان نەهاتووە کە خوا دەفەرمێ منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك. خوا سبحانه وتعالى پانتایەکی زۆری لە قورئاندا تەرخان کردو بۆ باسی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام و باسی هەڵسو کەوتیان و ئەوانەی کە لە خزمەتیاندا بوون و باسی دژمن و ناحەزەکانیان و باسی پەیامی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام. هەروەها پانتایەکی زۆر لە قورئاندا تەرخان کرا بۆ باسی ڕۆژی دوایی بە هەردوو قۆناغی ئاخیر زەمان و قیامەتەوە، کە ئاخیر زەمان لە دوای فووی یەکەم کە لەلایەن ئیسرافیلەوە بە کەڕەنادا دەکرێت دێتە دی، و قیامەتیش هەڵسانەوەش لە دوای فووی دووەم دێتە دی، وەکو لە سوورەتی زومەردا دەفەرمێ ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله ثم نفخ في أخرى فإذا هم قيام ينظرون. جارێک فوو بە سوور داکرا بە کەڕەنا، هەرچی لە کەس لە ئاسمانەکان و زەوی جگەلەوەی کە خوا بێوێ هەمووی مرد و بێهۆش کەوت. دوای جارێکی کە فووی پێداکرا هەمویان هەڵسابوون و چاوەڕێیان دەکرد. کەواتە باسی ئاخیر زەمان و باسی قیامەت و باسی بەهەشت و دۆزەخ و باسی عالەمی بەرزەخ پانتایەکی زۆری بۆ تەرخان کراوە لە قورئاندا. ئەنجا باسی مەلائیکە و فریشتەکانی خوا پانتای زۆری بۆ تەرخان کراوە و باسی کتێبەکانی خوا. کەواتە با ئێمەش هەموو ئەو شتانەی کە پانتایی زۆریان بۆ تەرخان کراوە لە قورئاندا و خوای پەروەردگار گرنگی زۆری پێداون، ئێمەش گرنگی زۆریان پێ بدەین لە دینداریماندا، لە تێگەیشتنمان بۆ ئیسلامدا، لە موسڵمانەتیماندا، بە ئێمەش گرنگی زۆریان پێ بدەین. شتەکانی دی بۆ وێنە سزا شەرعیەکان لە یەک ئاەتدا خوا باسی سزای زینا دەکا، والزانیة والزانی فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. ئافرەتی زیناکەر و پیاوی زیناکەر یەکی 100 قەمچیان لێ بدەن. هەروەها لە باسی حکمی دزیدا والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله. پیاوی دز و ئافرەتی دەستیان ببڕن وەکو پریگاندنەوە سەڵەماندنەوە، ئەوە سزایەکە لە خواوە. هەروەها باسی ڕێگری لە یەک ئاەتدا لە سوورەتی مائیدەدا إن الذين يحاربون الله ورسوله يسعون إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض. شوار جوار سزا بواني كالرقري دا كان هي منو آسايش خلق دخانا مترسيوا. هروها سزاي قتل ولكم في القصاص حياة. باشان سزاي بختاني داوين بي سي والذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة. سزاك ليك آيات دهاتوا كواتا سزا شرعية كان يشيل آيات يقدهاتون با ئێمەش بەقەدەر ئەوەی کە لەو ئاەتەدا هاتووە ئەوەندە گرنگی پێ بدەین. هەڵبەتە خۆ هەر شتێک لە یەک ئاەت دابێ هەر پابەندکەرە بۆ موسڵمانان، بەڵام چەندە گرنگی پێدراوە لە قورئاندا ئەوەندە گرنگە. ئەدی باسی بۆ وێنە باسی پەچەگرتنەوەی ئافرەتان و باسی ڕشێشتنەوەی پیاوان لە قورئاندا باس و خواستیان نییە. بەڵێ باسی سەرپۆش هەیە وليضربن بخمورهن على جيوبهن ويش الآيات يقدا. هروا آياتك سورة أحزابش يدنين عليهن من جلابيبهن. بلام قرنقوي لا آيات يلدو آدا خواهي برقار باسي اوي كدو كواتا بابا اندازي اوي ما قرنجي بوا بدين نقل خلشي بكين بكوالا كي دين و إيمان و إسلام. هروا هندش تيدي كي بسوكتر لوانا بابا قدر خوان قرجان بي بدين بوينا دنينگ هل بيشان وابك كابرا تشكو داميني لزوي نخشي من جر ثوبه خيلاء هر كسيك بفيزو كشخه بوشاكا كي بدوا خوي دراچشه بانينين اولا خلق نكينه بشتيك وكاك هر كسي واي كتازه او لا ايمان واسلام شو تدرينا بقدر
ئەوەندە کە لە فەرمایشتەکەدا هاتووە هەڕەشەی لێکرا بەقەدەر ئەوەندە گوناهبارە. ئەویش من جەڕە ثەوبەه خویەلاء، هەر کەسێ بە فیز و کەشخە ئەویش دەبێت زانین داخوا کام پۆشاک، وەکوم لە کتێبەکانی خۆم دەباسم کردووە کە ئەمە نە چاکەت و پانتۆڵ دەگرێتەوە، نە کورتەک و شەڕواڵی کوردی دەگرێتەوە، بەڵکو مەبەست پێ پۆشاکی عەرەبیە، وەکو لە کتێبی هەڵۆشانی و پەرگیریدا بە تەفسیل باسم کردووە. گرنگەوەیە ئەگەر ئەو پۆشاکانش فەرزەن بڵێ کەسێک بڵێ نەخێر ئەوەش دەگرێتەوە باشە بەقەدەر خۆی، بەڵام مەهێنە ئاستی ئیمان بەخوا سوبحانە وتەعالا و بە فریشتەکانی و بە کتێبەکانی و بە پێغەمبەرانی بە ڕۆژی دوایی و پاشان مەیهێنە ئاستی ڕەوشتە مەزنەکانی وەکو ڕازگۆیی و ئەمانەت و ڕەحم و بەزەیی و دادگەری و ئەو سیفەتە بەرزانە، و مەیهێنە ئاستی شتەکانی دیکە بەقەدەر خۆی، بە ئەندازەی خۆی دەبێت تەماشا بکرێ و بە ئەندازەی خۆی دەبێت گرنگی پێ بدرێ. ئەگەر ئاوامان کرد ئەو کاتە لە ناسینی ئیسلامدا دەیپێکین، لە ڕاستیدا وەکو پێشتر باسم کرد بەبێت تێگەیشتنی قورئان نازانی ئیسلام چییە، و بەبێ گرتنی ڕێبازی پێغەمبەریش صلی الله عليه و آله وسلم نازانی قورئان چۆن جێبەجێ دەکرێت. بۆیە من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک پێتان دەڵم کە بە قورئان بکەینە تەرازوو، قورئان بکەینە پێوەەر بۆ گرنگیدان بە شتەکان، و بە ئەندازەی ئەوە کە خوا سوبحانە وتەعالا بایەخی بە شتێکدا و لە کتێبەکەی خۆیدا و بە تەئکید پێغەمبەری خاتەمیش صلی الله عليه وسلم هەروای کردووە، با ئێمەش بە ئەندازەی ئەوە بایەخ بەو شتانە بدەین، ئەوەی کە زیاتر بایەخی پێدراون زیاتر بایەخی پێ بدەین، کەمتر نەک بێنین بە میزاجی خۆمان و بە پێی تەبعی خۆمان، دەبێت بە پێی شەرعی خوا بەڕێوە بچین، نەک بە پێی تەبعی خۆمان و بە پێی میزانی خوا شتەکان هەڵسەنجێن، نەک بە پێی میزاجی خۆمان. هەیە داڵغی بە سێ چوار شتەوە لێداوە، هەر ئەو سێ چوار شتانە باز دەکا، باس و خواست و مەجلیسیان پێوە گەرم دەکا، بەبێ ئەوەی کە تەماشا بکە ئەو شتانە گرنگیان چەند پێدراوە و لە شەریعەتی خوادا مەحەلی عەرابیان کوێیە و چەندە، و پانتاییان لە قورئاندا چەندە، ئەو پانتایە بۆیان تەرخان کراوە، و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە ڕێباز و سیرە و ژیانیدا تا چ ڕادەیە گرنگی بەو شتانە داوە، ئەوە تەماشا ناکە، نا بە پێی میزاج و سەلیقەی خۆی داڵغی بە هێندێشتەوە لێداوە هەر باسی ئەوە دەکا. ئەمە چ پەیوەندیەکی هەیە بەوە کە ئەگەر ڕاست و دروست لە ئیسلام تێبگەین، بێگومان بەبێ ئەوە کە شوێن قورئان بکەوین لەو ڕۆوە کە چۆن تەماشای شتەکان دەکات، چەندە گرنگی و بایەخیان پێدەدا، ئێمە ناتوانین تێگەیشتنێکی ڕاست و دروستمان بۆ ئیسلام بۆ پەیدا بێ، چونکە دوجار ئیسلام وەکو پێشتر باسمان کرد لە قورئانی خوادا و لە ڕێبازی پێغەمبەری پێشەوادا صلی الله عليه وسلم بەرجەستەیە. بۆیە وەخوای پەروەردگاریش کتێبی خۆی بە تەرازوو دابەزاندووە و تەرازووی لەگەڵ کتێبەکەی خۆیدا دابەزاندووە، نەکەر ئەوەندە بەڵکو خوا کە باسی پێغەمبەران دەکا عەلەیهیم الصەلاة وەسەلام بەگشتی دەفەرمێت تەرازووم لەگەڵ دابەزاندوون و کتێبم لەگەڵ دابەزاندوون. لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. وخوا دەفەرمێ پێغەمبەرانمان ناردۆ بە بەڵگە ڕۆشنەکانەوە و کتێب و تەرازووشمان لەگەڵ دابەزاند تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچێت. بەڵکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی الرحماندا سێ جار وشەی میزان بەکاردێنێ کە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. كميزاني كم بوكم من تيجيشتم ميزاني كونية واتخوا أم قردوني همو بميزان وبترازو داناو والسماء رفعها ووضع الميزان ميزاني تدا داناو خور قباركي تيشككي سورانوكي و بەدەوری داڵی ڕاوەستاودا و زەوی قەبارەی دووری لە خۆرەوە مانگ دووری لە زەویەوە سوڕانەوەکەی هەمووی بە تەرازوویە. والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان تاکو ئێوە لە تەرازوودا سەرکێشی نەکەن، واتە تەرازووی شەریعەت. شەریعەتیش تەرازوویە کە خوا بۆ ژیانی بەشەر دایناوە
وەکو چۆن لە گەردووندا خوا تەرازوی داناوە، تەرازوی دیکەشی دانا لە ژیانی بەشەردا کە بریتێ لە شەریعەت، وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. أم ميزاني سيم ميزاني آلية آميرة واتا بشيشان وبيوان بدات قرانة بكن وترازو زرر زيان بترازو ما جينن لا سنجي مكان أما ترازو آلية كواتا إما همو أم قردون همي بترازو داندراوة شريعتي خواهي پرگارش ترازو إلى جاني بشر دا بۆچی تاکو بەشەر مرۆڤ بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێ بۆیە با قورئان بکەینە تەرازووی و بیکەینە پێوەەر بۆ هەڵسەنگاندنی شتەکان و بە ئەندازەی گرنگیدانی قورئان کە فەرمایشتی خوایە سوبحانە وتعالە و لە زانیاری بێسنووری خوا و ڕەهای خوا بە سەرچاوەی گرتووە ئەنزەلەه الذي يعلم السر في السماوات والأرض نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانێت خوا ئەو دابەزێنەری قورئانە بە ئەو قورئانە بکەینە پێوەەر و تەرازوو بۆ هەڵسەنگاندنی شتەکان و بایەخدان بەشتەکان و میزاجی خۆمان لە شوێن میزانی خوا دانەنێین و طبعی خۆمان نەخێنە شوێن شەرعی خوا بۆی کەسە لە خۆمان و خەڵکیش نەشێوێنین. خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا هەرچی زیاتر ڕاست و دروست لە ئیسلام تێبگەین، ئیسلامی بەرجەسە لە قورئان و سونەتدا و دواتریش ڕاست و دروست و ڕێک و پێک و چاکیش لە بەهۆی ئیمانەوە لەبەر ڕۆشنایی ڕاست تێگەیشتن لە ئیسلام پێ بگەین تاکو بتوانین بە شێوەیەکی ڕاست و دروست بەرەو دۆستایەتی و بەرەو هاوکاری نێوان خۆمان بچین. لێرەدا کۆتایی بە ماڵقێم دێنەوە. صلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. وكۆتاییمان بە تەوەری یەکەمی ئەم بابەتەش هێنا.